خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. تەوەری گەرمی ساحەی سیاسی عێراق وەرێمی کوردستان پێکهێنانی حکوومەت و دابەشکاری پۆستە سیادیەکانی عێراقە. لە ئێستادا لە دوای دەرەنجامی هەڵبژارنەکان کە ئەگەرچی دەرەنجامی کۆتاییش نین بەڵام تا ڕادەیەک بۆ هێز و لایەنە سیاسیەکان ڕوون بۆتەوە کە حەزم و قەبارەی سیاسی و قورساییان لە عێراقی داهاتوو چی دەبێت. ئەوەی گرنگە بۆ هەرێمی کوردستان هێز و لایەنە کوردستانیەکانن ئەبێت چۆنی بەشداری بکەن. لە ئێستاە کە هێشتا ناوماڵی شیعەر ڕێک نییە کورد چۆن بتوانێت ئایا کورد دەتوانێت لایەنگیر بێت لە بەرژەوەندیەتی یاخود بێدەنجی هەڵبژێرێت تاکو ئەوان ئەگەنە دەرەنجامێک لە دابشکاری پۆستەکاندا تا چەند دەبێتەوە هۆی درز و کەلێن لە نێوانی چەتی و پارتی بە تایبەتیدا. تا چەند ئەم عراقی نوێی وەکو باس دەکرێت کورد دەتوانێت بیکاتە دەرفەتێک بەهۆی ئەو پاشەکشانەی کە لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆمەوە لە عێراق کردوویەتی بتوانێت جێپێگە و جێدەستی خۆی بەهێزتر بکات. هەموو ئانەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری. سوپاس دکتۆر خێربێ. هەروەها لە هەولێرەوە بەڕێز دکتۆر هیوا مەحمود عوسمان نووسەر و ڕۆژنامەنووس بۆ سوپاسەوە بە ڕێزیشیان لەگەڵمانە بێت. دکتۆر گفتوگویەکی ڕاشکاو بکەین دەستانی پەنجە بنین لەسەر بنینەکان ئەو دەرەنجامانە هەڵسەنگاندنی بەڕێزت پێت وایە لە عێراق مەسەلەن گۆڕانکاری ڕووی داوە یاخود هەر سیناریۆکانی ڕابردوو دووبارە بنەوە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی کورسات. لە ڕاستیدا کەمێک گۆڕانکاری ڕووی داوە. گۆڕانکاریەکان هەندێکیان پەیوەستە بە دەرەنجامی هەڵبژاردنەکان و هەندێکیان پەیوەستە بە سیاسەتی 4 ساڵی ڕابردووی حکوومەت و هەڵوێستی وڵاتانی دراوسەی عێراق و ئەمریکاش بەرامبەر بە عێراق. من پێم وایە هەمووی گۆڕانکاری بەسەرا هاتووە. هەموو ئەم بارودۆخانە وای کردووە کە عێراق لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدا بێ بە بۆچوونی من. ڕاستە دەرەنجامی هەڵبژاردنەکان هەندێک گۆڕانکاری هێناوەتە پێشەوە بەڵام گۆڕانکاری ڕیشەیی نین. دەتوانم بڵێم هەر ئەو کارکتەرانە و ئەو لایەنانەی کە پێشتر ڕۆڵی گرنگی و سەرەکیان هەبووە لە بەڕێوەبردننی ئیدارەی عێراقا جارێکتر هەر ئەوانە دەرچوون و ئەوانە هاتوونە پێشەوە. بەڵام بێگومان بەرزی و نزمیش لە دەنگەکانە بۆ خۆی هەندێک گۆڕانکاری کردووە. بۆیە دەکرێت بڵین دروستکردنی حکوومەتی ئەم جارە ئاسان نییە و قورسە و کاتی دەوێ و ململانەیەکی زۆری دەوێ. لەسەر و هەموویەوە دەبێت ناوماڵی شیعیا دەگەنە ڕێککەوتنێک یان ناگەنە ڕێککەوتنێک و ئەم کێشە و ناکۆکیانیان بەردەوام دەبێت و دەبێت فاکتەرەکان یعنی ئەوانەی کە ئەو پێدراوانەی کە هەمانە چیە کە بگەنە ڕێککەوتنێک و ئەوانەی کە هەمانە کە ناگەنە ڕێککەوت. لە ڕاستیە ئەوەیە کە خاڵی گرنگەوەیە توانین بڵێن ئێستا ماڵی شیعش دابەش بووە. جاران شیعەکان هەمویان یەکدەنگ بوون بەوەی کە هەستیان دەکرد مێژوویەک لە چەوسانەوە هەیە بەرامبەریان لە عێراقا و مەرجعەتێکیش هەبوو هەمویانی کۆ کردبووەوە. ئەمە وای کردبوو هەمویان یەکدەنگ بن بەوەی کە وردە لە دەسەڵاتیان لە عێراقا بکەوێتە دەست سەکتەرە گرنگەکانی حکوومەتی عێراقی لە دەست خۆیان بێ هێزێکی تایبەت بە خۆیان بە ناوی حەشی شەعبیەوە بە بودجەیەکی زەبەلاحەوە بەدەستبێن و دروستیشیان کرد و بتوانن سیاسەتی عێراقی ئەوان داڕێژن. بەڵام هەستەکەم ئێستا ناوماڵی شیعش درزی تێکەوتووە. بەشێکی ئەوەیە هەر خەڵقی شیعە خۆی بینی گەندەڵیەکی زۆر دوای چەندین ساڵ لە ڕووخانی ڕژەم لە 2023 بەدواوە شیعە حکمی کرد بەڵام نایانتوانی خزمەت بکەن، نایانتوانی عێراق ئاوادانکەنەوە، نایانتوانی خزمەت گوزاری بەرنە ناوچە شیعە نشینەکانیش. بۆیە بەڕاستی بەشێکی زۆر لە خەڵقیش بێزارە. هەر بۆیەش ڕێژەی دەنگدان نزیکەی لە 130 بووە لە شارە شیعە نشینەکانی عێراق. ئەمە بانای وایە لە 170 خەڵک بێزارە لەو دەسەڵات. لە 130 دابەش بووە. ئەم جاران سەدرێکان توانیوانە 73 کورسی بێنن. ئەم 73 کورسی ڕێژەیەکی زۆرە بە بەراورد لەگەڵ لیستەکانی تر کە هیچیان نەیتوانیوە چلیش بێنێ بەتەنیا. بۆیە ئەمە وای کردووە ئەمان بێنە پێشەوە و معلومیشە مقتەدا سەدر باوەڕی بەوە هەیە کە مەرجعەتێکی عێراقی هەبێ و باوەڕی بە دەستێوەردانی دەرەکی نییە و زۆرتر ئەگەر تعبیرەکە دروست بێ ئەوان زۆرتر باوەڕیان بە عروبە هەیە و بەوە هەیە عێراق بگەڕێتەوە بە ناو باوەشی عەرەبی و ئەوان شیعەیەکی عەرەبی بن
نەگەڵ شیعەیەکی ئێرانی بن ئەمە خاڵێکی گرنگە و لە ڕاستیشە زۆر دەمێکە ئەو کێشەیە لە نێوان شیعەی ئێران و عێراقا هەیە هەندێک لە مەرجەعەکانی عێراق پیان وابووە باوەڕیان بە ویلایەتی فەقیه نییە کە لە ئێرانە هەیە باوەڕیان بە مەرجەعیەتێک هەیە کە دەبێ هەبێ و ئەو مەرجەعیەتە پیان وایە دەبێت لە نەجەف بێ نەک لە قوم کە پیان وایە مەرجەعیەتی نەجەف قەدیمترە و لە پێشترە ڕۆژگارێک کە ئیمام عەلی لە کوفە بووە و حوسێن لە کەربەلا شەهید کراوە و نێژراوە و ئیمام عەلی لە نەجەف وەفاتی کردووە ئەم مەرجەعیەتە بێ کوفە و نەجەف بێ نەکی قوم کە دواتر دروست بووە دواتری بەس بەهۆی ئەوەی کە شۆڕشی ئیسلامی لە ئێرانە ڕوویدا و شیعەی ئێران توانی جارێک کە شیعە لە جیهانە زیندوو کاتەوە و ئەوەی کە پێیان دەگوت ناردنی شۆڕش تەسدیری سەورە ئێران ئیشی بۆ کردو هەموو شیعەکانی دنیا جارێک کە کۆ کردەوە زیندوی کردەوە بۆیە وایان کراوان ببنە مەرجع بۆیە زۆرێک لە شیعەی عێراقی پێیوا بوو ئێران مەرجع ئەو خلافار هەبوو بەڵام ئێستا دەبینی کە سەدرەکان دەرچوون سەدرەکان پێیان وایە نابێ ئێرانیەکان مەرجع بن و هەموو بڕیارێک لە ئێرانەوە بێ مطلقاً دەتوانن ئەمە بکەن ئەمە کارێکی زۆر قورسە هەر ئەمە شەوای کردووە کە ئێستا بۆتە گەورەترین نقطەی کێشەکان کە بە ئاسانی تێناپەڕێ بۆیە ئێرانیش هەموو لایەنە شیعەکانی کۆ کردوێتەوە ئەوانەی لە دەرەوەی سەدرن و ئێستا لە ماڵی مالێکی کۆبوونەوەی بۆ میێوارەیە کۆتایی هات کە پێم وایە بێ نەتیجە بوو چونکە ئەوانیش دایانەوە بەیەکەوە ببنە گەورەترین کوتلە و ئەمان حکوومەت دروستکەن و ئێران پشگیری ئەمانەکە و سەدرێ ئاتا مقتەدا سەدر تازە بڵاوکراوەیەکی بڵاو کردوێتەوە کە جارێکتر تاکید لەوە کاتەوە نابێت دەستێوەردانی وڵاتان ببێ و قوبڵ ناکەین و دۆستایەتیەکەین دراوسێ باشە بین پەیوەندی باشمانە بێ بەڵام دەستێوەردانمان قبول نیە و لە کەسی قبول ناکەین کە من پێم وایە ئەمە ڕێگر دەبێت لەوەی کە ئایا دەتوانێت ئەم کارە بکە و بێگومانم لەوەی کە مقتەدا سەدری ئەم کارەکە حتمما پشتیوانی و کۆمەکی لە نێوان وڵاتانی عەرەبی و وڵاتانی تریش دەکرێ هەبێت بۆ خۆی لە نێوان ئەم دوو بەرداشە کە هەردووکیان هەیە تا ئێستا نفوزی ئێرانی لەسەر عێراق زۆر قورسەوە دەبێت بزانین حەشتی شعبی کە زۆرینەی هێزی چەکدار بۆ بە تەوقیت کراوەکە نیە بۆ پرۆسی سیاسی زیاد لە 100,000 چەکداریان هەیە بە بودجەیەکی زەبەلاحەوە ئەوانە ئەگەر تعبیرەکە دروست بێت زۆرتر لایەنگری ئێرانن زۆرتر لایەنگری ئەو لایەنانن کە جگە لە سەرای سەلام کە جەماعەتی سەدرە کە ئەوە نیژمارەیان مەحدودە بەڵام خۆڕاستە ئەبێ و ڕاستیە بزانین سەدریش لایەنگرانێکی زۆری هەیە توانیوێتی بەتەنیا زۆر بێنێ و بەتایبەتی گرنگترین شوێن بۆ ئەو گۆڕانکارە سیاسیانە پایتەختی وڵاتە ئەوانیش لە بەغدا ڕۆلی گەوران هەیە و کاریگەریان دەتوانن شەقام بجوڵێنن دەتوانن کۆنتترۆلی زۆر شت بکەن ئەمەش خاڵێکە کە دەتوانم لەم خاڵێکی پۆزتیفە بۆ سەدرەکان کە بتوانن کارەکانی خۆیان بکەن بەڵام بۆ کورد لەم نێوان ئەم دوو بەرداشە ئەمەش بۆ خۆی بابەتێکترە بەڵێ ئەمە قسەی لەسەرەکەین با لەگەڵ میوانەکەم دکتۆر هیوا گفتوگۆی پرسی قلیمیەکان بکەین و دەوڵەتەکان دکتۆر ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەمان ینی منەمەوە پرسم کە ئەمە لە دوای 2023 هەندێک باسەکەن کە بە جۆرێک لە جۆرەکان دەستی ئێران کشێندرایەوە ئەنی یەکەر بە مەحدودیش پێکشێندرایەوە لە سەر پرۆسی سیاسی عراقی و باز لە جەبهەیەکی ترەکەن کە ئیماراتی سعودی تورکیا بە مبارەکەی ئەمریکا کە ئەمان زیاتر ئەمجارە براوە دەرەکەون ئەمە تا چەند ڕاستە بۆ سێبەر دروستکردن لەسەر حکوومەتی داهاتووی عراقیش زۆر سپاس ڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێز بەر لە دەستپێک بەس ڕاستکردنەوەیەک من دکتۆر نیم ڕۆژنامە نووسم بەڵێ کاکیوا ببوورەوە هی دکتۆرەکەی دکتۆر مەحموودە دیارە بۆ تۆ شاتەوە تەسیری کردووە دکتۆرە بە ویراست نییە وەکو هەندێک پۆستی سیاسی باوک زعیم بێ بێ کوڕی زعیم بێ لێرە یەکشت هەیە وەکو جەنابەت فەرمووت ڕاستە باس لە ڕۆڵی وڵاتانی دراوسێ ئەکرێت لە عێراق بەڵام تاکو ئێستا ئەگەر بیبینین و سەیری وەزاکە بە وردی بکەین ئێران باڵادەستترین وڵات بووە دائما بتوانیوێتی ئەوەی کە ئەو بێوێ لە عێراق کردوتی تەنانەت کە ئەمریکا 150,000 چەکداری لە عێراق بوو هەر دەوری ئێران زیاتر بووە جەماعەتی کۆنتڕۆڵ دەنگم بۆ ئەگاتەوە بۆ ئەگەڕێتەوە کە قساکەم دەنگکە هاوڕیان ئەگەر ئەوە چارەسەرکەن دەنجی دکتۆر بۆی نەڕاتەوە ساوتی دکتۆر بەڵێ دەنجی کاکیوە ببوورە بۆیە ئەگەر سەیری وەزعی عێراق بکەی لە ئێران بکەی لە عێراق
هەمیشە باڵا دەست بووە بەڕاستی چ لە کوردستان چ لە شوێنەکانی تر کاریگەری زۆر بووە کە توانی بێتی بە زەختی قاسم سولەیمانی و ئەوەکانی دارودەستەکانی لەناو عێراق بیکا کردوەتی نەیتوانیەوەی بە قسەی نەکردووە موشکی تێگرتووە و ئەمان بینی لە هەولێر و لە زۆر شوێنی تری عێراقا ئەمە لەلایەک کە باس لەو بەرەی ترەکرێ ئیمارات و سعودیە و ئەمریکا ئەوانی تر عملیان هیچ شتێکی و ئەو تویان نییە لەسەر ئەرز ئەگەر بێتەوە بیرتان چەند جارێ سعودیەکان وستویانە پرۆژەی ئیسtisماری بکەن لە عێراق وەبەرهێنان بکەن لە عێراق نیان هێشتون شیعەکانی عێراق ئەوانەی سەر بە ئێران طبعاً زۆر بە دژی وەستاون بۆ زۆر بەتوندی لە دژی وەستاون و نەیانتوانیەوە هیچ هەنگاوێکی حەقیقی بنێن ئێران ئەو وڵاتە بوو کە یەکەم دامپیانانی بە مجلسی حکومنا لە 2003 ئەو مجلسی حکومەی کە ئەمریکا عملیان دروستی کرد بوو اعترافی پێکرد پێش هەموو وڵاتە عەرەبیەکان و کەم وڵاتی عەرەبی هەبوو کە اعترافی بۆیە ئێران استراتیژی بۆ عێراق زۆر زیرەکانەتر لە هەموو لایەنەکانی تر و توانی وێتی و ئەیتوانێت دائما قسەی خۆی بسەپێنێ یەتە بیرتان لە 2019 کە خۆپیشاندانەکان بوون یەکەم شیعاریانەوەیش کە زۆربەیان شیعە بوون تەمەن لە خۆپیشاندانەکان یەکەم شیعاریان ئەوە بوو ئێران بەڕەبەڕە بەڵام بەڕەغمی ئەوەشەوە و بەڕەغمی شەهیدکردنی 700 کەس بە برینارکردنی 23,000 کەس لەیان هەموو خەڵق تەوەقعەیەکە دەوری ئێران نەمێنێت بەڵام هەرماوە ئێستا ئەگەر سێری جەماعەتەکانی سەر بە ئێران بکەی ئەوانەی کە شیعان فەرقێکی ئەو تۆ نەبووە کورسیەکانیان بەس گۆڕاوە حتا ئەو لەو وەزعی ناوخۆی شیعە و مەشهەدەی کە کاکدارە باسی کرد ڕاستە بەڵام ئەگەر سەیری ژمارەکان بکەیت لەلایەکەوە سەدر بۆتە 73 بەڵام عەبادی و حەکیم بوونەتە 4 کەس ینی دەنگەکانی عەبادی و حەکیم عەمەلیەن بۆ سەدر ڕۆیشتون دەنگەکانی فەتح ئەو گروپەی کە زیاتر نزیکە لە حەجی شابی کە چل و شتێک بوون ئێستا 15 یان 20 ڕۆیشتون بۆ مالیکی ینی دووبەرەکە وەکو یەک ماونەتەوە بەڵام گروپێکیان تۆزێک زیاتر بۆ کورسیەکانی بەنەتیجە ئەگەر ئەوەی ئێستا گوێشمان لەلایەنەکان بێت ئەوانەی کە ئەیانەوێت تەحالوفێکی تر دروستکەن باس لە مستەلەحی کوتلە ئەکبەرەکەن کوتلەی ئەکبەر ئەوان لە 2010 لە 2014 لە 2018 ئەوە سەپێنرا بوو کە لاخود یاخود دامەزرا بوو لەلایەن مەحکەمەی ئیتیحادیەوە کە کوتلەی ئەکبەر ئەو کوتلەیە کە ناو پەرلەمان دروستە بێت نەک ئەو کوتلەی کە بە هەڵبژاردن نیەتە ناو پەرلەمان لێرە تەمان خاڵێکی مشتومڕە لە بینیان سەدریەکان ئەڵێن نەخێر ئێمە ئەتوانین حکومەت دروستکەین بەڵام هیچ ئەکید نییە بەڕاستی تەنانەت ئەو کۆبوونەوەی کە ئێستاش لە ماڵی مالکی ڕوویە ڕاستە نەگەیشتونەتە نەتیجە لەو باوەڕنین بە ئاسانی بگەنە نەتیجە بەڵام بە نەتیجە ئەتوانن شتێکی وا بکەن یاخود پلانیانەوەیە کە سەدر بە تەنها نەتوانێت حکوومەتی داهاتوو پێک بێنێت یاخود سەرک وەزیران دەستنیشانکە لەلایەنێکی تریشەوە بە بیرمان نەچێت ڕاستە سەدر ئیمڕۆ زۆر لەگەڵ ئێرانیە ناتوانین بڵین دژی ئێرانە بەڵام هەروەکو خۆپیشاندانەکان بەشە و ڕۆژێک ڕێیە گۆڕێت مەزمون نییە مواقفی سەدر نازانی بەیانیان نەوەیەکە ئێوارانەوەیەکی ترە لەو ماوەی دەڕۆژەی لە هەڵبژاردنەکەەوە تاکو ئێستا سەیری تەغریدەکانی بکەی زۆریان پێچەوانەی یەکترین یاخود شتیوا ئەڵێت کە لە ڕابردووە بە پێچەوانەی وتووە مەزمون نییە و نازانرێ بەڕاستی لێرە ئەکەوێتە زیرەکی ئێران لەگەڵ لایەنەکە بەرامبەر بە لایەنەکانی تری دەرەکی ئێران هەمیشە ئیسبات بووە کە لە هەموو لایەنێ زیرەکتر بوو و توانیوێتی ئەو پلانەی خۆی بێوێت یاخود ئەو پلانی خۆی بێوێت سەریخا لەناو عێراق بۆ پێکهێنانی حکوومەت بۆ بەڕێوەبردننی کار بۆ دەمکوتکردنی خۆپیشاندەران توانیوێتی بیکات و هیچ کێشەیەکی ئەو تۆی نەبووە بە نەتیجە ڕەنگە ئەم جاریان تۆزێک قورستر بێ بەڵام بە نەتیجە ئەیبینن هەر ڕێی ئێران سەرەکەوێت ڕاستە تۆزێک گۆڕانکاری ڕوئەدا بەڵام بە نەتیجە بالمحەسلە وەکو عەرەبەڵێ ئەوانەی ئیمڕۆ لە مەشهەدی سیاسی عێراقین هەر هەمان دەمو چاوە کۆنەکانن شتێکیان تۆزێک کەمتر ئەوی تر تۆزی زیاتر مەقعدی هێناوە بەڵام بە نەتیجە هەر پێویستیان ئەو تەشکیلەی کە جاران حکوومەتیان پێکە هێنا بە هەمان شێوە ئەبێت دانیشن تەنانەت ئەگەر سەدری سەرک وەزیران دەستنیشانکە ئەو سەرک وەزیرانە ناتوانێت حکوومەتێک دروستکە بەبێ ئەو کوتلانەی تر ئێستا ئەمڕۆ ئەگەر بیژمێرین ئەو کوتلانەی بەڵێن سەر بە مالیکین یاخود لەگەڵ سەدر نین
ڕەنگە بگەنەوە تو سێ ئەندامەویش کەم نییە یعنی ڕسەدە ڕاستە 73 بەس ئەوانی تر کۆکرێنەوە ژمارەیەکی وایان پێ کە بتوانن شت ڕاگرن خاستن ئەگەر کوردیش نێوێ ببێتە بەشێک لەو خلافەیان و لەو باوەڕە نیم شتێکی ینی عملیە بۆ کورد ببێتە بەشێک لە خلافی سەدری و لایەنەکانی تر. بەڵێ بەڕێزکاکیوە پێت وایە مەسەلەن ئەم پێکهێنانی حکوومەتە وەکەوەی کە لە سیناریۆکانی ڕابردوو بینیمانە درێژە بچێشێت بەهۆی ئەو ناکۆچەی ناو ماڵی شیعیان ئەوەی ئەو خواستەی کە ئێران دەیەوێت مەسەلەن ئێران لە زۆر شتا پەلەی نییە بەڵام چاوەڕێیەکە گرفتی نییە لەگەڵ ئەوەیە کە بۆ نمونە چەند تەئەخیرە بێت تاکو بە دڵی ئەوە بێت پێت وایە ئەم حکوومەتە تەئەخیرە بێت لەوە ئەچێت چونکە ئێستا چەند هەنگاوێک هەیە بۆ پێکهێنانی حکوومەت جارێ بابزانین تۆنی انتخابات نەتیجەی نهایی هەڵبژارنەکە چی ئەبێتە سەوە ئەمڕۆ باس لە 200 و شتێ مەحەتە ئەکرێ کە بڕیاریان داوە عەد و فەرزیە دەوی بکەن ئەمانە هەمووی کات ئەبەن ڕەنگە بۆ ساڵی داهاتوو نەتیجەی کۆتایی هەڵبژاردنەکان تەثبیت بێت یاخود حسەی هەموو لایەنەکان ئەمە لەلایەک بەشی دووهەم ئەوەیە بزانین کوتلەی ئەکبەر چێیە ئایا هەر وەکو جاران ئەو کوتلەی کە لە ناو پەرلەمان دروستە بێت بەهۆی بڕیارە کۆنەکانی محکمەی فیدرالی یاخود ئەم جارەیان جیاوازە چونکە یاسایەکی نوێی هەڵبژاردن هەیە و لەو یاسایە باس لەوە ئەکات کە نابێ ئەفراد نەقڵ بن بۆ کوتلەی یەکتری لە دوای هەڵبژاردن بەڵام ئەوە تا ئێستا زۆر وازح نییە تقریبا ئێستا گوێ لە یاساناسەکان بگری دوو ڕێی هەیە ڕێیەکیان ئەڵێ نەخێر هەر یاسا کۆنەکە یاخود بڕیارە کۆنەکەی محکمەی ئیتیحادی بەردەوامە و کوتلەی ئەکبەر هەر ئەتوانن ئێستا ئەو جەماعەتی کە لە دەور و پشتی مالکین یاخود مالکی و هادی العامری و حەشد و ئەوانی تر ئەتوانن کوتلەی ئەکبەر دروستکەن ڕێیەکی تریش هەیە سەدرریەکان کە خۆیان باسیەکەن ئەڵێن نەخێر ئێمە کوتلەی ئەکبەرین 73 کەسمان هەیە ئەبێ بزانین ئەو خلافەت چی لێت پاش ئەوە ئەکەوینە دروستکردنی حکوومەت یاخود دەستنیشانکردنی سەرک وەزیران دەستنیشانکردنی سەرک وەزیران بە پاکیجێک ئەبێ کوردیشی بۆ ڕاکێشانی کورد بۆ ئەو حلفە ئەبێت پاش دەستنیشانکردنی سەرۆک کۆمان لەلایەن کورد سەرۆکی پەرلەمان لەلایەن شیعایی تر معقدە مەسیرەکەەوە نە بە ئاسانی لەو باوەڕە نیم پێی بگەین ینی بە ڕەنگە چەند مانگێک بەلای کەمی بخانێ بەڵێ ئەگەڕم وڵات بەڕێزکاکیوە دکتۆردارە ینی باسی کوردمان کرد کورد چۆن ئەتوانێت پێگەی خۆی جارێکی تر لە بەغدا لانی کەم لە چاو چەند ساڵی ڕابردووی دوای ڕیفراندۆم و بەهێزتر بکاتەوە بتوانێت ڕقەبێک بێتەنها بەشدار نەبێ هاو بەش بێ لە ڕاستیدا وەکوتم کورد پێم وانە بتوانێت ڕقەمێکی بەهێز بێت چونکە هێشتا ڕیزی ناوخۆ پێشتر حکوومەتەکان لەسەر دەستی کورد لە باس پێشتر دیارە عراقی نوێ دەتوانم بڵێم کورد کارکتەرێکی سەرەکی بووە لە ڕوخانی ڕژێم و لە دروستکردنی عراقی نوێ و لە نووسینەوەی دەستور و لە پێگە حساسەکانی عراقی نوێ لە سەرۆک کۆمار و جەرگگیری سەرۆک وەزیران و سەرۆگەرکانی سوپا و وەزیری دەرەوە و هەموو پستانەی بووە بەس من پێم وایە ئێستا پێگەی کوردوا بەهێز نییە لەبەرەوەی کورد بۆ خۆی هۆکارێک بۆەوەی کە ئەو پێگە بەهێزەی نەمێنێ ناڕێکی ناوماڵی کورد و ئەو ریفراندۆمەی کرا و دەرهاویشتەکانی و لە دەستدانی بەشێکی زۆر لە خاکی کوردستان و هەموو ئەمانە وای کردووە کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و ئەمریکەکان باش لەوەکەن لە عراقیش بکشێنەوە و هەموو ئەمانە وای کردووە کە من پێم وانیە پێگەی کورد لە جاران بەهێزتر وێگە لاوااستر نەبێ بەڵام ئەمە شەوای کورد ئێستا ناتوانێت خۆی یەکلاکاتەوە خۆ ئەگەر پارتی دیموکراتی کوردستان کە لە سەروسی کورسی هێناوە ئەوە زۆرینەی هێناوە لە ناولیستە کوردیەکانە من پێم وایە وەکو دۆستایەتی و پەیوەندی بێ لەگەڵ سەدرەکان دۆستایەتی و پەیوەندی باشی هەبوو پێشتریش باسییان لەوە کردو پێکەوە حکوومەت دروستکەن و لەگەڵ سونەکانی سەدرەکانیان پێ باشتر بووە بەڵام پارتیش ئێستا هێزەکە ناتوانێت بچێتە پاڵ سەدرەکان و ئەوان ببنە کوتلەی گەورە بۆی ئەو کێشەی کە هەیە حەل ببێ مالکی و جەماعەتەکەی کە ئێستانەوێت کوتلەیەکی گەورە پێک بێنن دوای هەڵبژاردن پێشتری ئەم سینناریۆیان کردووە و براوە بوون و
محکەمەی اتحادی پشتیوانی ئەمانی کرد و حکوومەتیان دروست کرد. ئێستاش پێم وایە پەنا بۆ محکەمەی اتحادیە بن و دوورنی هەر ئەوان بیبنەوە بۆ ڕاستە یاسای هەڵبژاردن گۆڕاوە، بەڵام بە پێی دەستور ئەو مافە ئەدا بەو کوتلە گەورەی کە لە دوای هەڵبژاردن دروزە بێ و جارێکتر هەر محکەمەی اتحادی ئەم حەقە باتەوە بەوان. بەڵام و گومانی شتیانیە نفوزی ئێرانی لە عێراقا زۆر بەهێزە، لە ئەمریکا بەهێزترە، ئەگەر ئەمریکا ڕاسمانی بەدەستەوە بێ ئێران کۆڵانەکانیشی بەدەستەوە. و نفوزی ئێرانیش واکە کە کوردیش نەتوانێ چێتە ناو تەحالوفی سەدرەوە. لە کاتێکا خۆ سەدر چیەکا بۆ کورد؟ من پێم وایە جگە لەوەی قسەکانی زۆر بێسەر و بەرەو هەر ڕۆژێ ڕایەکی جیاوازی هەیە و هەموو ئەوانەی لە نزیکەوە متابعەیەکە نەزانن، بەڵام من پێم وایە سەدر باوەڕی بە فیدرالیش نییە، گە دەسەڵاتیە بێ ئەگەر بۆی بکرێ کاتەوە بە حکمی زاتی و هیچ دەسەڵاتێکیش بۆ هەرێم نایڵێتەوە. دوجاری ئەوەی تریان چێە مالیکی ڕابەرایەتیەکە خۆ مالیکی بینیمان ئێستاش برادەرانی حکوومەت دەڵێن مالیکی بودجەکەی بڕین و مالیکی ئەو کارەساتێ بەسەر ئێمەهێنا و مالیکی بوو بەهۆی بەهێزکردن و لاوازکردنی کوردیش و سونەش و جارێکترە مالیکی هاتۆتەوە کە من پێم وایە کورد خۆی سەبەب بووە نەک مالیکی. بەڵام گریمانی ئەم ئێمە لە بینی ئەم دوو بەرداشیان کە هیچیان بۆ کورد باش نین، هەردییان هەڵباشیان باش نیە و هیچیان ئەگەر بۆیان بکرێ حکوومەتی هەرێم و فیدراالێکی ئێمە لاواز دەکەن بەهێزی ناکەن، بەس کورد ناشتوانێت طرفداری هیچ لایەکیان کەوتم لانی کەم لەبەر ئێران، چونکە نفوزی ئێرانی و تەسیری ئێرانی لەسەر هەموو حیزبە کوردستانەکانیش هەیە. جگە لەوەی کەوە کووتمان سەدرەکانیش بە بێ ئێران ناتوانن، دوجار دوو ئەگەر هەیە یان نەمەیە تەوافقێک کە ئێران خەریکە بیکە بۆی شیعەکان ڕێک خاکە ئەمە نزیکە بێبەش نەبن، سەرۆکوەزیرانێک هەڵبژێرێک کە سەدرەکانیش پەسەندیان بێ ئەوانی تریش قبوڵی بکەن، دواتریش پۆستەکان بەشکەن لە بینی خۆیانە و کاتە کوردیژە بێ بچێ شەریک بێ و تەسلیمی ئەمری واقع بێ و کۆمەڵێک داواکاری خۆی هەیە بیکات چەندی جێبەجێکرێ. خۆ کاتی خۆشی من لە لیژنەی دانووسانەکان بووم کە مالیکی بۆ دووەم جار دانرایەوە چوینە بەغا لەگەڵ هەموو لایەنەکانە دانیشتین کە ئەو کاتە ئەدعلاوی بە حساب کتلەیەکی گەورەیان با بڵێن زۆرینەی دەنگیە نابوو ئەویسا ئەو حکوومەت تەشکیلکە، بەڵام مالیکی بردیەوە لەمایانە بە پێ بڕیارەکەی محکەمەی اتحادی. ئەدعلاویەتی من دەتوانم ڕاستگۆ بم لەگەڵتان، من ناتوانم ئەم داواکاریانەی کورد جێبەجێکم بە تایبەتی مادەی 140 چونکە دەنگدەرەکانی من بە زۆری لە ناوچە جێناکۆکەکانن، من ئەبێ دژی ئەوان بۆستنە ناشمە درۆ بکەم. بەڵام کە چوینە لای مالیکی وتی من هەموو داواکانیەوە جێبەجێکم بەزێ پشگیری من بکەم بمە سەرۆک وزەرا و سەرۆک وەزیران و دوجاری هیچی جێبەجێ نەکرد کە جێبەجێ نەکرد بەشێکی حزبە کوردستانیەکان خۆیان لێ بەرپرس بوون و تایبەتی دو حزبی دەسەڵات بەقەدەرەوەی هەندێک بەرژەوەندی خۆیان و حزبی هەبوو بەرژەوەندی نیشتیمانی نەبوو. بۆیە من پێم وایە کاتێک کورد پێگەی بەهێز دەبێ و لە بەغا دەتوانێت کاری خۆی بکات جارێ ناوماڵی خۆی ڕێک خاتەوە کە لیستەکانی ئێمەش کاکە زۆر تەبانین، یان یەکێک هەر بەشداری حکوومەت ناکا و بەشداری گفتوگۆکان ناکە، هیچکە ڕای جیاوازی هەیە و یەکێتی و پارتیەوە وەزئی ناو خۆیانە و هەرێکە ڕایەکی جیاوازی هەیە. یعنی ئەم یەکریزی ناوماڵی کوردەش نیە، هەرچەند ئەم یەکریزیە هەر زەرەدی لە یەکریزی نیشتیمانی کورداوە بەو مانایەی لە جیاتی ئەوەی خزمەت بە پرۆسەی سیاسی نیشتیمانی کوردی بکە، ئەم یەکریزیە خزمەتی بە یەک حیزب یا دوو حیزب کردو. شەڕ بۆ لەسەر هەڵبژاردننی کۆمەڵێک پۆست و کۆمەڵێک مەکسەب و کۆمەڵێک ڕێککەوتنامە کە کراوە. باش ئێستا مەبەستی پێگە پرسیارەکەیم لەوە دی، ینی کورد لە شەڕی مادەی 140 خاک و پێگەی لاواز ئێستا شەڕی کۆمەڵێکی ترەکە، ئێستا شەڕی پۆستە شەڕی سەر کۆمار بۆ چێ بێ و محافزی کەرکک بۆ چێ بێ و ئەرە چەند پۆستی سیادیمانە دەنێ و ئەرێ دوجار ئەم 200 ملیارە هەرە نێرن یا ناینێرن، بەس ئێمە نەوتان تەسلیم ناکەین و ئەم نەوتە هەرە فرۆشرێ و بەرمیل ێچێتە سەر $80 و با بچێتە سەر $100 و قسەکەیشتی هەورامیە. ئەمە پێگە لاوازبوونە یا خۆت بە خەتێکی تردا ڕۆیشتنە بۆی تۆ ئەستقلانی چۆنە نا ئەمە پێگە لاوازبوونی کووردە وەکو پرۆسە نیشتیمانیەکە، وەکو داوا نیشتیمانیەکان، وەکو استحقاقاتی کورد وەکو نەتەوە، وەکو چەسپاندنی فیدراالی، وەکو بەدەستێنانی مافە دەستوریەکانی خۆمان لەو ڕۆوە ئێمە پێی لاواز بووین، لاوازی ژەبین ناتوانین داوای بکەین. ئێمە لە کاتی بەهێزە ئەوانەمان داوا نەکردووە، بەڵام بۆ بەرژەوەندی حیزبی کێشەی نییە. ئێستا سەدریش و مالیکیش ئامادەن لەگەڵ یەکێتی و پارتی دابنیشن داواکاریەکانی خۆیان چێ بە زیادەوە جێبەجێکەن، خۆیان کێشان چیە با دوو وەزیر بۆ ئەوان نەبێ بۆ کورد بێ. گرنگەوەیە
سیاسەتی خۆیان پلانی خۆیان ئەو استراتیجی خۆیان داناوە لە عێراقا بۆیان بچێتە سەر کوردیش بەشێک بێ لەو سیاسەتە. مەشهدی بەشداری کورد لە داهاتوی عێراق چۆن نەبینی مەسەلەن؟ من بەشداری کوردەوە بینم ئەبێ جارێک کورد لە ناو خۆیان ماڵی خۆی ڕێکخاتەوە دوجاریش زۆرمان ئەو بڕوا بکە زۆر بەرنامەمان لەسەر بەڵام من پێشم ئەمە جێبەجێ نابێ جێبەجێ نابێ و ئەو یەکریزی کووردە بۆ لێدا هەر لە دژایەتی میلەتی کورد بووە قەت لە بەرژەوەندی خەڵکانە بۆ بەرژەوەندی دوو حیزبی دەسەڵات بۆ باوەڕکە لەوە زیاتر نەبووە دوجاریش ئەمان ناتوانن بەبێ ئاگاداری ئێران لەگەڵ هیچ لایەنێکیانە تەحالف ئەبێ یەکێتی و پارتی پرس بکەن بە برادرانی جمهوری ئیسلامی ئێوە ڕاتان چی ئێمە لەگەڵ کێ دانیشت چونکە وەکوتمان ئەوەی دوجار حکومەکە لە عێراقا تا ئەم قۆناغەش داهاتوو نازانم بەڵام تا ئەم قۆناغەش ئێران ڕۆلی کاریگەری هەیە لەسەر عێراق و لەسەر سەدر خۆشی و سەدریش بەبێ ئێران ناتوانێت من پێم وایە ئێرانیەکان ناچاریەکەن کە کۆمەڵێک بڕیار بدار کە لە بەرژەوەندی سیاسەتی ئێرانی بێت لە ناوچەکە کورد دەبێت بە پرسی ئەوانە چێ بەشداریەکە دوجاریش کە بەشداری کرد هەمان پرۆسە و سیناریۆکانی جارانە کاکە سەرۆک کۆمار بۆ ئێمە بێ وڵا بێ قسەی لێ بکەن چکە سونەکانیش بەتەمان ناقەی ناکەمە هەرمانەوێ و کاتی خۆی وا ڕێککەوتوین و ڕاستە لە دەستورانیە ئەمە عورفێکی سیاسیە و لە جەنابی مام جەلالەوە هاتووە کورد ڕۆڵی بۆ دە باشە سەرۆک کۆمار بۆ ئێوە بێ لێ باشە سەرۆکی پەرلەمانیش با بۆ سونەکان بێ و دوجاری ئەی وەزارەتی سیادی هەموو جارە وەزارەتێکمان بوو ئیتر دانیشن لە بینی خۆیانە یەکێتی و پارتی بەشیکەن و چکە بمانەوە نەمانەوە ئەمڕۆ یەکێتی و پارتی حاکمن لە کوردستانە گوێ بۆ ئەوانە گیرێ گوێ بۆ کەسی تر ناگیرێ لەگەڵ ڕێزمە من بۆ نمونەنەوەی نوێ خاوەنی نۆ کورسیە کە ڕێژەیەکی زۆر زۆرە و دەتوانین بڵێن نزیک لە 125 دەنگەکانی سێ پارێزگاکەی هەرێمی بردووە وەنیە بەڵام ئەگەر ئەمنەوەی نوێ بەم دەنگانەوە بەم کورسیەوە هەر خەڵکەکەی خۆی بڵێ کاکە ئێمە داواکارین لێتان بڕۆن ئێوە دەنگمان پێدام بڕۆن لە بەغا داوای مافەکانمانەکەیت بودجەمان بۆ بێ کورە نەوتی سپیمان بۆ بێ بەنزینمان بۆ بێ هەر داواکارێک لە بەغا هەت بێ ئەڵێ کاکە جانۆڵای ئەمەش داواکاریمان هەیە لە هەرێم بۆ نمونە ئێمە بودجەتان بۆ نێرین فەرمو جەنابی 1 بەرمیل نەوتمان تەسلیم کە ئەبێ بڵێن وڵای نەوت بەدەست ێمەنیە داڵێ بەدەست ێمەنی ئێمە لەگەڵ چێکدانیشین کەشتی بەدەستە دوجار ئەبێ ئەم مفاوەزات و گفتوگوۆیە لەگەڵ یەکێتی و پارتی بکرێ یەکێتی و پارتیش تەجروبەیەکی زۆر باشیان هەیە لە ئیدارەدانی ئەو گفتوگویانە بۆ بەرژەوەندی خۆیان و کۆمەڵێک داواکاریان هەیە هەر کەسە داواکاریەکانی خۆی لە ئێستاوە حاضر کردووە ئێمە ئەم شتانەمان بۆ جێگیر بکەن بۆ ئێمە بتوانین کارەکانی خۆمان بکەیت بەڵام بەڕاستی ئەمانەی چیان لە بەرژەوەندی خەڵکی ئەوەی تۆ بە منی ئەڵێیت مەسەلەن منواڵێت ئەگەم کە گۆڕانکاریشی ئەو تۆ نابێت ڕەنگە مەسەلەن کازمی ببێ بە لەوە چەندێک پۆست دەگۆڕێ لەوە زیاتر تێپەر ناکە باوەڕ ببێ هیچ گۆڕانکاریەکی ڕیشەیی نابێ بە پێچەوانەشەوە بە بۆچوونی من ڕوبەڕووی کۆمەڵێک کێشابینەوە ئەگەر ئەو حکوومەتەی لە بەغا دروزە بێ بەهێز بێ جارێکتر قبول ناکەن نەوت هەرێم نەوت بفرۆشێ و بەغدا پارە نانێرێ 200 ملیار نێردراوە بە پێی تەوافقێکی سیاسی کازمیە کە دۆستی کووردە لاوانەیە بڵێم دکتۆر بەرهەم ڕۆڵی سەرەکی هەبووە لە دانانیە ئەمریکەکانی ڕازی کردووە کازمی دانێن و کورد پشتیوانی بکە و پێشتر لە کوردستان ناژیاوە بۆی نمەک بە حرام نەبێ بڕیاری داوە مانگی 200 ملیار بنێرێ هەتا ساڵی داهاتوو جارێککە پرۆژە یاسای بودجە ئەچێتەوە بەڵام ئەو حکوومەتەی کە دێ حکوومەتێکی بەهێزاڵێ لە مقابلی چیا بینێرین 200 ملیارەکەش نایە من پێشمانیە برادرانی هەرێم کە ئێستا نەوت لای پارتیە ئامادە بن ئەو نەوتە تەسلیم بکەن یەکەم لەوە چێ نەتوانن هەندێک گرێبەستی درێژخایەن کراوە باز لە 50 ساڵەکرێ و هەندێکشی گرێبەستی زۆر سەقەت و هەڵەیە کراوە لەگەڵ کۆمپانیەکان کە کەس نازانێ هیچیان ڕێژەیەکی کەمی دێتەوە لەوە چێر نەتوانێ بیشیکە بەڵام دوجار ئەوەی زەرمەندە خەڵقی کوردستانە یعنی لە جیاتی ئەوەی کاتێک کە نەوت بەرزە بێتەوە بە سەر $80 موچەش زیاد بکە دامەزراندن ببێ هەلی کار بکرێتەوە بەڵام خەڵک جارێکتر چاوەڕێ بکە بە لێبڕینەوە موچە وەرگیرێ ئێستا وەکو جیسکەکەی هاسی خاز میلەتیان وا لێ کردو هەموو ڕۆژەڵەن ئەگەر بەغا 200 ملیارەکەی نەنارد ئەوە موچە بە لێبڕینەوەزاندنە بەڕاستی بۆ ترساندنی خەڵکە دەرەنجامیش تاوانێکی گەورەیە بەرامبەر بە میلەتا کرێت لە هەرێمێکی دەوڵەمەندی دنیا کە وەکوتمان لە دەوڵاتە یەکەمەکەی دنیاین لەسەر نەخشەی جیهانی نەوت و غاز بەڵام لە شتەکانی ترە لە ڕیزی دوای لە 105 وڵاتی دنیا هەیە ئێمە لە ئەخیری ئەخیرەوە زۆر باشە دکتۆرە گەڕەمەلات بەڕێز کاکی وایانی ئەوەی کە گفتوگۆی لێرە لەگەڵ دکتۆر دارامان کرد مەسەلەن کورد پێشتر
لە مەجلیسی حکومە دواتە لە نووسینەوەی دەستورە لە هەموو پرۆسە سیاسەکەیە لە بنیاتی و لە ڕنگڕێژکردنی حکوومەتەکانە ڕۆڵی گەورەی هەبووە هەولێر سنتەری کۆبوونەوە گەورەکان بووە بەڵام ئێمە پێگەمان بەرەو دواوە ڕۆیشتووە ئێستا شەڕی 200 ملیارەکەین و دکتۆریش وا وێنایەکە کەمە سەدەقەیەکە و کازمیەکەی بووی بڵێ نمەک بە حرام نەبووتر ئەو 200 ملیارە ئەنێرێ کورد چۆن ئەتوانێت پێگەی خۆی بەهێز کاتەوە بە چاودێری ئێران بە چاودێری ئەمریکا بتوانێت لەو گەمە سیاسیانە دەستوریان مامەڵە بکە و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش بەکاری بهێنێتەوە بەڵێ زۆر هاوڕام لەگەڵ قسەکانی دکتۆردارە زۆر ڕاستە قسەکانی بەڕاستی ئەو تیمی کوردی لە بەغا هەموو جارێکە ئەچەند کێشەی زۆر گەورەیان هەیە بەڕاستی ئەو کەسانی کە ئەچن بۆ پەرلەمان لەگەڵ ڕێزمە کەسانێکن دەرەجە سێ و چواری ناو حزبەکانیانن هیچ بڕیارێکی ئەوتۆیان بەدەست نییە بۆ هەموو شتێکە بێ بگەڕێنەوەیان بۆ سلێمانییان بۆ هەولێر بەپێی ئایدەتیان ئەمە لەلایەک لە ناو پەرلەمانە لە ناو کاری پەرلەمانی هیچ شتێکی ینی زۆر شتیان بەسەر تێ ئەپەڕێ ئەمان بینی لە ڕابردوو مخەوەل نین بڕیار مخەوەل نین زۆر بڕیار هەیە بیدەن بە نەتیجە هەرە بێ بگەڕێنەوە بۆ سەرکردایەتی خۆیان ئەو تیمەی کە لە بەغا بۆیە لە زمانی مامجلال وەزاکە باشتر بوو بڕیار بەدەست بوو مامجلال خۆی مخەوەل بوو بڕیارەکانی ئێستا هەر لەوێ دەست بەجێ زۆر شت هەبوو بڕیاری ئەدا پاشەوە بە کاک مەسعودی ئەوتوو ڕێکە کەوتن لەسەری بەڵام ئێستا وەزاکە وانە زۆر شت هەیە کە لە بەغا ڕوئەدا یاخود کێشەی بچووکە بەجێ ئێڵن تا گەورە ئەبێتوێتەوە هەرێمی کوردستان وەکەوینەوە هەمان کێشەی یەکێتی و پارتی و لەگەڵ ئەملایەن و لەگەڵ لایەنەکانی تر هەروەکو ئەو کێشانی لە ساڵانی ڕابردوو بینیمان ئەمە مشکلەیەکی زۆر گەورەیە و پێ ناچێت بەم جارەش حەل بێت چونکە ئەو لە پەرلەمانەوە دەست پێ بکەین لەگەڵ ڕێزمە بۆوانی کە ڕۆشتونەتە پەرلەمان ئەو ناوانی کە تا ئێستا دیارن کەسیان بڕیار بەدەستی سەرەکی حزبەکانیان نییە بۆ هەموو شتێکە بێ بگەڕێنەوە بۆ سەرکردایەتی حزبەکان ینی سەرکردایەتی مەخسەم یەک یان دوو کەس لە ناو ئەم حزبیان ئەو حزبی تر مەخسەم ئەنجومەنی سەرکردایەتی یاخود مەکتەبی سیاسی شتی واش نییە یەک دوو کەسم بڕیارەیەن لە بەغاش عادەتەن کە ئەو کێشانە دروستە بن بەرامبەر بە کورد یەک دوو کەسم بڕیارەیەن ئێتە تیمێکی بچووکە وەزە باش بێت بینیان باش بێ ئەوە 200 ملیارەکەیەت یاخود وەزاکە تۆزێک ئەهوەنترە بێ تەشەن و جات دروستە بێ تر ئەگاتە مەرحەلەیە لە میدیا تا دوو سەرکردەکە کۆ ئەبنەوە قسەی خۆش بۆ یەکتریەکەن لە مؤتەمەرێکی سەحەفی ئەو دەوەرانەمان بینیوە زۆر جار لە ڕابردوو بۆیە خاڵی دەستپێک باسکردنی ئەوەش کە ناوماڵی کورد ڕێک بێت و یەک خەین و نازانم چۆم قسانەشەوە بە دەردی جەناب تەڵی دایان و سەدان بەرنامەی لەسەر کراوە ڕێک ناکەوێت ناوماڵی کوردەوە ئەوەی کە ئیبینی دەستا بۆیە بەڕێی من بۆ ئەم عێراقی تازە بۆ ئەم وەزعە تازەیە هەنگاوی دەستپێک خاڵی دەستپێک ئەوەیە کەسێکی بڕیار بەدەستی حەقیقی سەرکردایەتی کوردی لە بەغا بێت لێ ئەو ئیشەکان بکات هەروەکو سێری زمانی مامجلال بکەین زۆر شت هەبوو ئەو لە بەغا حەلیە کرد کوردستان هەراگاشی لێر نەبوو یاخود کێشەیە لە بەغا بوو نەیە هێش بگاتە کوردستان هەر لەوێ حەلیە کرد و دوای بە تەلەفۆنات لەگەڵ کاک مەسعود و لەگەڵ سەرکردایەتی یەکێتی ویلایەتەکانی تر باسیە کرد و حەلە بوو ئیشەکە ئەمە بەڕێی بن خاڵی با بڵێن هەنگاوی گۆڕانکاریە ئەگەر بیانەوێ ئەم جارە بە شێوەیەکی تر ئیدارەی مەلەفی پەیوەندی هەرێم و بەغا بکرێت یاخود پێگەی کورد لە بەغا و پێگەی هەرێمی کوردستانیش لە عێراق بە شێوەیەکی گشتی بەڵێ کاکی وایە ینی زۆر جار بەشێک لە چاودێرانی سیاسی مەسەلەنەوانی خەمخۆری پرسەنشیمانەکانن باز لەوەکەن کە پێویستە پاکێجی مەسەلەی مادەی 140 مەسەلەی بودجە مەسەلە پێشمەرگە مەسەلەن جوتیاران ئەمانەمەوەی لە پێشینە بن کورد دوایی باسی پۆستەکان بکە بەڵام هەندێکیش پێی وایە کە پۆستیش ڕۆڵی خۆی هەیە پۆستەکان بۆ نمونەوەی بەرکوردەکەوێت وەکو عرفێکی سیاسی سەرۆک کۆمارە بەرکوردەکەوێت مەسەلەن زێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە بەرکوردەکەوێت 2000 مەسەلەن پۆستێکی سیادەی لە نێوان دارایی و دەرەوەیە بەرکوردەکەوێت ئەمانە توانرێ کورد چۆن ئیسفادەی لێ بکە بۆ بەرژەوەندی خۆی بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەلبەتە خۆ ڕاستە عراقیان پۆستانە بەڵام ئەتوانرێ لە کۆمەڵێک معادلاتە بۆ بەرژەوەندی هەرێم بەکاربێنرێنەوە وڵا پرسیارێکی زۆر جێخۆیەتی ینی ئەگەر سەیری 8 ساڵ یاخود زیاتر 12 ساڵی ڕابردوو بکەین
ئەو پۆستانە لەدەست کورد بوون و مەلەفەکانی شەرماون مادەی 140 ماوە کێشەی بودجە هەرماوە کێشەی پەیوەندی هەرێم و بەغا نەوت یاسا هەر تا هەمیشە بڕیارەکەی لە هەولێر بووە زیاتر هی ئەم شتانە حل نەکراوە ئەو پۆستە سەرچیانە پۆستی سیادیەکان بەدەست پارتی بوون بەدەست یەکێتی بوون نائیبی ڕئیس وزەرا بوو سەرۆک کۆمار بوو وەزیری خارجیە بوو لە ناو پەرلەمانە جێگیری سەرۆکی پەرلەمان نەیانتوانی یەک شەو بڕیاری بودجەکە ڕاگرن بیرتانە شەوی کە بڕیاری بودجەیان ناو بە ئەکسەریەت تێپەڕانیان یاخود بڕیارێکی تر هەبوو بۆ دەرکردنی هێزی ئەمریکا لە عێراق شیعەکان بە ئەکسەریە کردیان ئەو هێزەی نییە ناتوانێت کورد بە هەندێک نوێنەر لە بەغا ئەو ئیشە بکات ئیشەکە وازەحە و قیادەی حەقیقی کوردیش لە بەغادا نانیشێت یا لە هەولێرە یا لە سلێمانیە بۆیە ناتوانن ئەگەر مەقڕی دائیمیان لە ناو بەغا هەبێت کێشەی سیاسی هەبێت ئەتوانن بە تەلەفۆنات باخود بە بینینی سەریع لەگەڵ لایەنە سیاسیەکان حالیکەن بینیتان لە وەبزەم کاک مەسرور بوو جارێ باسی کرد چەند هاتن و ڕۆشن و حەڤە جار هاتن و ڕۆشن ئەخیری خۆی وەبزام لە مؤتەمەرێکی سەحەفی وتی کاک مەسعود تەلەفۆنی بۆ لایەنەکان کرد و بە سیاسیانەی ئیشەکەی حەل کرد ئەوە ئەکرا پێش حەڤە جارەکەی سەردانەکان بیان کردای بۆیە ئالیەتی پەیوەندی لەگەڵ بەغایی کوردستان هەرێمی کوردستان لەگەڵ بەغا ئالیەتێکە تاکو ئێستا تەسبیت نەبووە لە زمانی مام جەلال نێوعالیەتێک دروست بوو چکە شخصی یەکەمی بڕیار بەدەستی کوردستان بوو لە ناو کوردستان دوو کەسی یەکەممان هەبوو یەکێک لە بەغا بوو یەکێک لە کوردستان بوو ئیشی زۆر حەل کرد وەڵام ئمڕۆ ئەو تەرکیبەیە نەماوە بۆیە بەشێکی گەورەی کێشەکان ئەگەر سیر کە زۆر زیاتر تەشەنەیان کرد پاش نەمانی مام جەلال بەڵێ بەڕێزکاکیوە پێت وایە کورد بەگشتی یەکێتی و پارتی بازیار ڕوونتر بڵێن ئەو خۆیان نانەوێت کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بێوانەوێت ئەم ئاڵۆزیە بمێنە یان خودت قوتی چارەسەرکردنیان نەماوە وەڵی ڕابزام هەردووچیان هەردوو قسەکە ڕاستە لەلایەکیان ڕەنگە نەیانەوێ هەروە بەردەوام بێت چکە هیچ شتێکی عملی نبینین ئێستا مادەی 140 باشە زۆر جار باسکراوە گەیشتۆتە کوێ لەکوێ وەستاوە هیچ نازانین مادەی 140 هەر شێوەی حەلکردنەکەی ڕاستە بە دەستور مادەیەکی دەستوری هەیە بەڵام بەنەتیجە مادەی 140 شتێکە لە نێوان کورد و لە نێوان عەرەبی سوننە زۆر کەم کەس شیعە هەیە لەو ناوچانەی کە بەحسی مادەی 140 باشە با بەو شێوەیە حەلکرێ بە شێوەیەکی لۆکاڵتر بەڵام نەخێر ئێستا ئەو مادەیەش بۆتە ئەداتێک لە دەست بەغا و حەشدی شعبی و لایەنە شیعەتۆڕەوەکان وەکو کارتێکی زەخت لەسەر هەرێمی کوردستان و ئیشەکە بۆتە شتێکی سابت ئایا دوو حزبەکە توانای ئەوەیان ماوە ئەو کێشانە حەلکەن نازانم بەڕاستی تاکو ئێستا چەند ساڵە هەر ئیشی لەسەرەکەن هیچ پێشکەوتنێکی ئەوتۆمان نەبینەوە تەنها پێشکەوتن ئەوەی کە تا ئێستا بینراوە قەزی بودجێ و 200 ملیارەکەیە کە یەتیان نایەت ئەویشیانی بەڕاستی زۆر زەحمەتە و شتێکی زۆر جوان نییە ئەو هەموو کێشە و شەهید و ڕابردووی کووردە هەبوو بە کورد کرێتەوە بۆ 200 ملیار ماگانە بۆ بودجە و معاش ینی شتێکی زۆر ناحەقیکی گەورەیە بەڕاستی بەرامبەر بە دۆزی ڕەوا یاخود کێشە ڕەواکان یاخود داواکاریەکانی گەلی کووردە لە عێراق بەڵام بەداخەوە وەزێکی وا دروست بووە تەنانەت خەڵقی سەرشەقامیش زۆر تەئیدی ئەو هیچ جۆرە چارەسەریکی گەورە نییە چونکە سیقەیان بە توانای ئەو لایەنانە نەماوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لەگەڵ بەغا بەڵێ کاکیوە چەند خولێکیشتر لەگەڵ مامێنی تۆ سپاسەکەم دکتۆر ینی جەدەلێکی زۆر هەیە ینی لەوانێکێتی و پارتی سەر و کۆمار بۆچی ئەبێ دوزار پێت وایە لەو معادلە ئێرانی و ئەمریکیە سەر و کۆمار ئەمجارە بۆچی ئەبێ لەناو کووردە بەڵێ وڵاهی من پارتیش بە دوایە گەڕێ هەوڵیشی وەدا جاری پێشوو ئەمجارە هەستەکە ئیشی زیاتر پێێتی ئیشی پێێتی یا بەزم پێم وایە پارتی زۆر کێشەی سەر و کۆماری نابێت دوجار وەرەقەیەک فرێدا بۆ تێکدانی ناو ڕیز یەکێتیش بێڵێ دکتۆبەر هەممان ناوێ نەفرێکی تر و بۆی لە شێتی لە بینی خۆیان نەجارە سەرڕایم هەموو برینە و برینەشی بێتە سەر و پارتیشتی تری بەلاوە گرینگە بەس منەمێ یەک دوو شت بڵێم ئەو شەوەیە
ئەگەر لە بەغدا حکوومەت دروست ببێ و بەهێز بێ جارێککە لە بەرژەوەندی کورد نییە و داواگوێ بە داواکانی کورد ناگرن و یەکێک لە کارەکانیان کە ئەیکەن هەموو لایەنە شیعەکان بە عەرەبی سوننەشەوە متتەفیقن ئەبێ دەستور گۆڕانی بەسەرا بێ ئەگەر دەستور ئەتوانە ڕێگری لەمە بکە ناتوانێت کورد بە حاڵەتی ئێستای ناتوانێت ڕێگری بکە وەگەر دەستور گۆڕا زۆر خاڵی جەوهری هەیە تایبەت بە کورد لەوانە مادەی 140 گۆڕانی بەسەرات ئەوە مەترسی گەورەیە منەی بینم واگەر بێت و پشێوی دروست ببێ و جارێکتر کودەتایەکی سەربازی لە بەغدایە ببێ خۆمەش ئەگەرێکە ئەمە گەرە نزیکیان جارێکتر ئەمەش ئەگەرێکی دوور نییە پشێوی دروست ببێ ناوماڵی شیعە نەگەنە یەکتری دواتر هەر حەشتی شعبی کودەتایەکی سەربازی بکە یا سەدر یا هەر کەسێک بیکە دوجار ئەگەر فترێکی عێراق بەهێز بێت دوایی کە بەهێز بۆەوە گوێ بۆ داواکاریەکانی کورد ناگرێ و ئامادەنی ڕێگە بدا کورد ئەم نەوت و داهاتە لە ڕێگای تورکیاوە بفرۆشێ ڕێگە بۆ نادەن لای خۆشمان خاڵی بەهێزمان نییە جگە لەوەی یەک ریزی لەلایەن حیزبە سیاسیەکان نییە کاکە خەڵکی کوردستانی یەکەم جارە لە سەر و لە سەدا شەستی خەڵک بەشداری هەڵبژاردننی نەکردووە ئەگەر لە سنووری یەکێتی کێشە هەبوو بێ لە ناو ریزەکانی یەکێتی کاریگەری بوو بێ خۆ لە دوهۆک و زا خۆشە هەروە بووە لە زیاد لە 150 خەڵک نەچۆ بۆ دەنگدان جگە لەوەی بۆ یەکەم جاری نەرێکی یەکگرتو لە سەر و 50,000 دەنگەوە بیهێنێ و لە زاخۆ بە هەماشەوە کاندیدەکان دەرچێ و ئەوماناوی خەڵک بێزارە لەم دەسەڵاتی کێستان نوێنەرایەتی کوردی خەڵکی کوردستانەکە ێ باشە تۆ دەسەڵاتێک بی خەڵک پشتیوانی نەکە و یەک ریزی شت نەبێ و خاڵی بەهێزی شت نەبێ چۆن ڕوبەڕووی ئەو مەترسیانە ئەبیەوە تەسەور ناکەی ئەو خەڵکە بێزارەی کە هەیە هەر حکوومەتێک لە بەغا دامەزرا خەڵک خۆی پێشوازی لێ بکا بڵێ وەرنیەوە باشترن لەم دەسەڵاتی خۆمان پێت وایە مەسەن کۆمەڵێک مەترسی ڕیز بووە کۆمەڵێک مەترسی زۆر گەورە هەیە من نابێ بیشارینەوە مەترسی هەیە لە گۆڕینی دەستور مەترسی هەیە لە بەهێزبوونی عراق مەترسی هەیە لە بێزاری خەڵک مەترسی هەیە لە پەلاماری تورکیا بۆ سەر ناوچەکە و تورکیا بێباکانە ئێستا هەر شوێنێکە چێ بە ماڵی خۆی زانێ و بە ناوی لێدانی پەکەکەەوە خۆ بە خۆی بوونی پەکەکەش مەترسیەکەیە لەسەر هەرێم دوجاری ئەگەر تورکیا بێتە پێشەوە ئێران ژێرە بە ماڵی خۆێزانە کێڕێ لێگرێ ئەمریکەکانی ئەوە تا لە ئەفغانستانە چەند هەزار قوربانیاندا بە کوژراوە و بریندارەوە دوجاری وڵاتەکان تەسلیمی تالیبان کردەوە و سەرۆکی ئەرکانی سوپاژەڵێ ئێمە سیاسەتە هەڵەکانی خۆمان وای لێکردین لە ئەفغانستانە بدۆڕین وڵاتەکە تەسلیمی تالیبان کەینەوە باکیان نییە دوجار ئەڵێ خۆتان وڵاتەکەتان پێ بەڕێوە نەبرا و ئێمە کوڕی خۆمان بە قوربانێکی خەڵک ناکەین و قسەکانی ترامپیانی ئەوەی حقیقەتەوە لە سیاسەتی ئەمریکا وایە لەبەرەوە ئەو مەزانەیەکی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نێ نە سیاسەتی دەرەوە نە وڵاتانی دەوروبەرمان نە ناوخۆ نە لەگەڵ عێراقە بۆیە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێم ئەوانەی خۆیان بە بەرپرس دەزان لە مەرێبە زۆر بەزوویی کە پێشم وانە غرورەکە گەیشتوتە ڕادێک ئاور لە خەڵک نادەنەوە لانیکەن میلەت ئاشکەنەوە نایکەن لانیکەم بێن لەسەر کۆمەڵی خار ڕێکەون کە لە بەرژەوەندی خەڵکە با لەسەرەوە ڕێکەون بە هیچ شێوەیە ئەمە دێینە حکوومەتەوە بەس ئەوەی ئەمە پەیمانی دەکەن نابێت دەستور دەستکاری بکرێت با مادەی 140 جێبەجێ بکرێت با کێشەی بودجە جێبەجێ بکرێت کە ناشکرێ وجاڵە باش ئێمە جێبەجێکین بەسۆش ناکرێت ئەم داهاتە بۆ خۆت بیفرۆشی ئامادە نەبی بەرمیل لێ نەوتمان ئێمە بەستێ کاتێتە حکوومەت ئەمانەیەک لا کاتۆ بەڵێ بێمانەیەک لا کاتەوە بەڵام باوەڕ کە جارێ باس لەوە نیە کێ سەرۆک کۆمار بێ و لە مقابلی سەرۆک کۆمارە چیمانەوێت بۆیە من پێم وایە پارتی سەرۆک کۆماری زۆر بەلاوە گرنگ نەبێ جێگری سەرۆکی پەرلەمانی هەبێ یا جێگری سەرۆک وەزیرانی بەغدای هەبێ یا وەزارەتێکی سیادی هەبێ یان لەگەڵ حکوومەتە ڕێککەوێ لەگەڵ ئەم نەوتەی کافرۆشرێک کە کەس نازانێ بۆ چێەوە چێتە گیرفانی چێەوە کە حتممەەوەی تۆزێک سیاسەتی کرد بێ زانێ بەڵام ئەوەی زاهرن نادیارە شتێک پارەمان بۆ بنێرن مانگانە بۆی بتوانین ئەموجێ دابینکەین 200 ملیار 300 ملیار شتێکی ئامان بنێ و دواتر ئەوەی تر هەمووی بە قوربانی و بڕەپارەیە بێ و ئەو بێنەوە دەست پێوەسەلا ئەو من پێم وایە داوای ئەوە کرد سپاس دەکەم کاکی وایانی دوجار بە دواسەرنجی بەڕێست ئەوە بێ کە ئایا ئەگەری پێک نەهاتنی شیعەکانیش هەیە مەسەلەن یاخود لە ناو خۆیانە بە یەکدادانێک یاخود کودەتایە کۆی دکتۆر لێرە باسی کرد لەو باوەڕە نیم ئێران مەجای شتیوە نادات ڕاستە ئێستا پەیوەندیان زۆر بەهێز نییە لەگەڵ موقتەدا بەڵام بە نەتیجە هەر ئەتوانن کارێکی وای لەگەڵکەن یاخود پێی بکەن کە بەلایەنی کەمی دژی لە لایەنەکانی تری شیعە نەبێت هەندێک تەغریدەی کرد لە چەند تویتا دژی مالکی و ئەوانی تر بەسەوە زیاتر هەدەفەکەی ئێران بوو نەک
لایەنی تر کە پێیان بڵێ من ئەوە مووقفمە ئەگەر ئەتانەوێت شتێکم بنێ بالمقابل ئەبێ ینی ڤیتۆی لەسەر مالیکی هەیە بەڵام ئێران ئەگەر ڕەنگە بێت و بە دوای یەکێکی تر سەرک وەزیرانێکی تر بگەڕێ ڕەنگە بتوانێت مختداش ڕازیکە بەڵام لەو باوەڕە نیم ئێران بێلێت بێڵێ بگاتە مەرحەلەی شەڕ و پێکدەدان لە نێوان لایەنە شیعیەکانە بەڵام گرژی بەردەوامە بێت تا تاکو و با بڵێن کۆتایی پرۆسی هەڵبژاردنەکان یاخود ئەعلانی دەنگەکان تا ئەو وەختە لایەنەکانیش تۆزێک تااقەتیان نەچێت و بە نەتیجە بەدەوای هەر حەلێک بێگەڕێن و وەکو کاکدارا شووتی کوردیش ئێران چی پێوت بە نەتیجە لە قسەی ئێران باوەڕ ناکەم دەچێت چکە ئیسباتی کرد ئێران ئەتوانێت زەرەر لێبە ئەمریکاش ناتوانێت حیمایەتی بکە ڕاستە قسەی خۆشە بووەکە ئەمریکا بەس حیمایی فعلی تا ئێستا نەتوانیوە بیکە بۆ کورد. زۆر سپاس بۆ بەڕێز هیوا مەحموود عوسمان ڕۆژنامەنووس بە نووسەر سپاس بۆ بەڕێستان هەروە سپاس بۆ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ شرۆڤەی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عراق بەجێتانە هێڵین بە هیوای ئەوەی کە حکوومەت وەکو ئێوە چاوەڕوانن خێر و بێری بۆ خەڵکی کوردستان و ژیان و گوزەرانی هەموو لایەکتان هەبێت هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین پانۆڕامامان پێشکەشکردن خواتان لەگەڵ.